یاری چی هەیە لەبارەی حەشتی شعبی و هێزەکانی پێشمەرگە؟ سڵاوتان لێ بێ هەڵبەتە دوێنێ کاتژمێر دەی بەرەبەیانی شەڕ لە نێوان پێشمەرگە و حەشتی شعبی لە زاڵگەیەکی دەرەوەی دووسخورمات و ڕوویدا دوا بەدوای ئەوە کە کوژرا و برینداری لێکەوتەوە شەڕەکە گواسرایەوە بۆ ناو قەزای دووسخورمات و دوێنێ تاوەکو درنگانێکی شەو شەڕ و پێکاتان لە نێوان هەردوولادا بەردەوام بوو و شەهید و بریندار لە هاوڵاتیە کوردەکان و ئاسایش و پێشمەرگە هەیە و لە بەرامبەریشدا حەشتی شعبی کوژرا و برینداری هەیە. دوا بەدوای ئەوە ئاگربەست لە نێوان هەردوولادا ئەنجام درا بۆ هۆی ئەوەی کە شەڕەکە ڕابوەستێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە شەڕەکە ڕاوەستا ژمارەیەکی زۆر ئەم شەو دوای کاتژمێر 12 شەو ژمارەیەکی زۆر لە دوکانی هاوڵاتیە کوردەکان تاڵان کراون و دوا بەدوای ئەوە تەواوی دوکانەکان سووتێنراون. ئەمە شوای کرد کە ناڕزایەکی زۆر دروست بکە و لە هەمان کاتدا بەشێکی زۆر لە هاوڵاتیە کوردەکان بۆی خراپی بارودۆخی ئەمنی ئێستای دووسخورماتوە کە لە دوێنێەوە ڕووی لێ کردووە ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە و هاتوونەتە کفری و دەوروبەری و لە ئێستادا حاڵی حازر دۆخەکە ئاڵۆزەوە واش بڕیارە ئەمڕۆ لە ئاستی باڵای هەردوولادا چی حەشتی شعبی چی پێشمەرگە کۆ ببنەوە بەمبەستی چارەسەرکردنی ئەو دۆخەی کە هاتووەتە ئاراوە کە بۆ هۆی ئەوەی کە شەڕوپێکادان دروست ببێ و من ئەمە ئاماژە بۆ بدەم کە هاوڵاتیان بە هەموو شێوێک نیگەرانن داوا ئەکەن سەرکردایەتی سیاسی کورد بێتە سەرخەت بۆ ئەوەی وەڵامی داواکاریەکانی خەڵک بداتەوە کە ئەوش داواکەن کە حەشتی شعبی چیدی لە ناو دووسخورمات نەمێنێ و لە لایەکی تریشەوە من ئەمەی باستەوە بکەم کە هەر لە کاتی دەستپێکردنی گرژەکەی دوێنێدا تاوەکو 9 شەو زیاتر لە 50 هاوڵاتی کورد لەلایەن حەشتی شعبی و فڕێنراون کە زۆربیان خاوەنی کارگە و کرێکارن تاکو ئێساکە چارەنووسیان نادیارە و کە سوکارەکانیشیان داوا ئەکەن چارەنووسی کوڕەکانیان بۆ ڕوون بکرێتەوە بزانە ئاخۆ ماون لە ژیان یاخودنا چونکە تەواوی ئەو 50 کەسە کوردن و هەروکو لەمەوە ڕابردوودا حەشتی شعبی جگەلەوەی کە کوردی فڕاندووە ژمارەی زۆری لە هاوڵاتی سونەکانی فڕاندووە کە بە دیاریکراوی زیاترە لە 70 کەسا کوێساکە چارەنووسیان نادیارە بە شێوەی گشتی دۆخی دووسخورمات و لە ئێستادا ئاڵۆزە و تەواوی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و فریاکەوتن و ئاسایش لە ئامادەباشیدان بۆ هەڕوو بڕبوونەوەیە کە لە بەرامبەر ئەوەی کە حەشتی شعبی دوێنێ هێرشی کردووە سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەر دوێنێ دەمە و ئێوارە بڵین حەشتی شعبی گەماروی لە بەرەبەیانەوە گەماروی نەخۆشخانی دووسخورماتویدا بوو گەمارۆکەیان شکاند و ڕۆشتە ناو نەخۆشخانەکەەوە دکتۆرێکی پزیشکێکیان دەست بەجێ کوشت کە ئەو پزیشکە پێشتر بەڕێوەبەری نەخۆشخانەی دووسخورماتوو بوو و چەند هاوڵاتیەکی تر و کارمەندیان لە ناو نەخۆشخانەکە کوشت. بەڵێ دیار هێزی تری پێشمەرگە و حەشتی شعبی هاتوونەتە ناو دووسخورماتوو؟ بەڵێ هەر لەگەڵ دەستپێکردنی گرژێکە ئەم شەو ژمارەی زۆر لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە کفریەوە ڕەوانی ناو دووسخورماتوو کران و لە ئێستادا هێزێکی زۆر لە دووسخورماتوو جێگیر کراون لە بەرامبەریشدا حەشتی شعبی هێزیێنەوە تەنانەت دەبابە لە نێوان هەردوو هێزدا هاتوۆتە ناو دووسخورمات و چی حەشتی شعبی چی هێزەکانی پێشمەرگەی کوردستان یان دۆخەکە گەیشتوتە ئەو ئەندازەی کە دەبابە دش بە یەک بەکاربێنن و لە ئێستادا دۆخەکە ئاڵۆزە ئەگەر بێت و چارەسەرێکی پێویست بۆ ئەم دۆخە نەدۆزرێتەوە ئەوە شەڕ و پێکادانەکان زیاتر قوڵ ئەبنەوە و لەو نێواندەشدا هاوڵاتی بڵێن زیانی پێدەگات و هاوڵاتی دەکوژێت. دیال لە ئێستادا یعنی ڕای هاوڵاتیان چییە لەسەر ئەو دۆخەی ئێستای دووسخورماتوو؟ داواکاریان چییە؟ بەڵێ بە هەموو شێوێک هاوڵاتیان نیگەرانن و بەڵێ بە هەموو شێوێک هاوڵاتیان نیگەرانەوە تەنانەت ناتوانن لە ناو ماڵەکانی خۆیان بێنە دەرەوە ئەوەی کە مەسەرەن ماڵ و حاڵی خۆی بەجێهێشتەوە دەرچووە بەڵام ئەوەی کە ماوەتەوە لە ناو دووسخورمات تەنانەت ناتوانن لە ناو ماڵەکانی خۆیان بێنە دەرەوە تەنانەت ناتوانن ئەو پێداویستەکانیان بکڕن چونکە ئەترسن لەوەی کە حەشتی شعبی بزانن ئەمانە کوردن و تەقەیان لێ بکەن و دوێنێ ئاراستەی تەقەکان بڵێن کە ئێمە لەوێ بووین چەکدارانی حەشتی شعبی زیاتر بە قەناس تەقەیانە کرد ئەو هاوڵاتی کە بیان بینایە بە جلی کوردیەوە
کوچە و کۆڵانەکانە تێپەڕە یەکسەر تەقایان لێ کرد کە ئەمە شوایە کرد کە مەترسیکی زۆر لە ئێسادا لەسەر تەواوی خێزانە کوردەکانەیە پێشووتر شەڕی سونە و بڵین شیعە بوو لە میلیشیا بڵین چەکدارانی حاجی شەعبی بوو لەناو دووسخورمات و بەڵام ئێستاکە شەڕەکە بۆ بەوەی کە شەڕی کورد و چەکدارانی حاجی شەعبی دەستی پێ کردووە. بەڵێ دیار بەرپرسانی ئیدارەی قەزاکە لەو بارەیەوە چی دەڵێن؟ بەڵێ وەڵای گوێم لێت نەبوو. بەرپرسانی ئیدارەی قەزاکە لەو بارەیەوە چی دەڵێن؟ بەڵێ بەرپرسانی ئیدارەی قەزاکە لە دوێنێەوە لە هەوڵی هێورکردنەوەی دۆخەکەدان بەڵام دۆخەکە لەوە دەرچووە کە هێور بکرێتەوە و ئیدارەی قەزای دووسخورمات و ژوورێکی بڵێن عملیاتیان پێکێناوە و لیژنەیەکیان پێکێناوە بەم بەسی چارەسەرکردنی دۆخەکە بەڵام هەردوو لادە تاکو ئێساکە ڕێک نەکەوتن لەسەر ئەوەی کۆتایی بە شەڕ هەرچەندە شەڕ ڕاوەستاوە بەڵام نەگەیشتوێتە ئەوەی کە هێزەکان بڵێن پاشەکشەی پێ بکەن و داواکاری سەرەکی کورد لە ئێستادا چی هێزەکانی پێشمەرگە چی هاوڵاتیان داواکاری سەرێکیان ئەوەیە و لەسەر ئەو خاڵش ڕێکەکەون کە حەشدی شەعبی بە هیچ شێوەیەک لەناو دووسخورمات و نەمێنێت وەکو ئاماژەی پێدەدەن لە سەرەتای هاتنیە حەشدی شەعبی بۆ ناو دووسخورمات و گرژی و ئاڵۆزیەکان زیادی کردووە و باری ئەمنی قەزاکە بە شێوەیەک تێکچووە کە بە بەردەوامی هاوڵاتیان بکوژێن و بریندار بکرێن. دیار لە ئێستادا ڕەوشی دووسخورمات و چۆنە؟ وەکو ئاماژەم پێدا ڕەوشەکە ئاڵۆزە هاوڵاتیان ناتوانن بێنە دەرەوە و هێزەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی سەنگەریان لە یەکتری گرتووە بەڵام شەڕ ڕاوەستاوەکو ئاماژەم پێدا کە لە شەوە ئاگر بەسکراوە و چاوەڕێی ئەوەن کە لە ئاستی باڵا کە ئەمڕۆ کۆبوونەوەکە ئەکرێن دەرەنجامی ئەو کۆبوونەوەیە ئاشکرا بکرێ ئاخۆ شەڕەکە بەردەوامە بێ یاخود کۆتایی پێدێت و حەشدی شەعبی لەناو دووسخورمات و دەچێتە دەرەوەی دووسخورمات و بۆ ئەوەی دۆخەکە هێور بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان دیار جەمال لە کفریۆ لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانت.